پیاوان و خانمانی فرۆشیارن و بەیانی زووە و هەنارەکان ئامادە دەکەن تا لە نۆیەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بیان فرۆشن. ئەوان چەندین جۆر هەناری جیاوازیان لەم ساڵدا هێناوە بۆ فستیڤاڵەکە. ئەمساڵ سێن ساڵمانە بەشداریەکەین لەگەڵ خێزانەکەمانە و بە بەرهەمی هەنار و ڕووبەنار و دەنگی هەنار بەشدارین و هەستێکی خۆشمان هەیە کە بەرهەمەکانمان ئەخەینە ڕوو ئاشنا بێن بە خەڵکانی دەرەوەی شاری هەڵەبجە و مامەڵەیان لەگەڵاکەین. هەنار لە هەڵەبجەدا مێژوویەکی هەیە، تقریبا مێژووی 25 بۆ 30 ساڵی هەیە، هەرچەنە لەوە بەریش گۆرانی هەناری عەبابەیلێ هەر لێرەوە وتراوە. بەڵام ئەوەنە هەیە مێژووی هەڵەبجە لەگەڵ هەنارە ڕاهاتووە. گەشتیاران لە ناوچە جیاجیەکانەوە بۆ بینینی فستیڤاڵ و بەرهەمەکانی هاتوون، لەگەڵ خۆشیاندا هەنار و بەرووبوومە پاییزیەکان دەبەنەوە. خۆمان لە سلێمانیەوە هاتوین، بەتایبەت بۆ هاتوون کە هەناری هەڵەبجە بەرینەوە. بێگومان هەناری هەڵەبجە زۆر جیاوازترە لەگەڵ هەناری شارەکانی کە و تامیشی زۆر جیاواز. هەموو ساڵێک ئەو وەختانە ئیتر فێستیڤاڵی هەنارە. طبعا ئەگاتی تێرە دەبێت ڕەبە هەنار و هەناریش لەگە خۆت بەرێەوە. بەڕاستی شتەکانیان زۆر جوانن کە چونکە دەستکردە و خۆیان دروستیان کردن شتی زۆر جوانی کە ئەمەش سوود بە خانمان ئەگەێنێت و سەرفیاتێکی باشی هەیە. وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن لە سەدا 42 هەناری هەرێمی کوردستان لە هەڵەبجە بەرهەم دێنرێت. دەمانەوێت لەسەر ئاستی گیانیش زیاتر هەناری هەڵەبجە بناسێنین. کار لەسەر پاکێجین و ستۆرینگ و خەزنکردن و بە پیشەسازیکردنی هەنار بکەین، بزات تەرکیزمان لەسەر هەڵەبجەیە لەبەرەوەی هەڵەبجە لە 42 بەرهەمی هەناری هەموو هەرێم پێک دەهێنێت و ئەو جۆرانەی کە لە هەناریشا هەیە توانراوە لێرەوە خواستێکی زۆری لەسەر بێت لە وڵاتانی دەوروبەر و لە کەندا و لە وڵاتانی ئەوروپی. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 2 جۆر هەنار بەرهەم دەهێنرێت، بەڵام هەناری ساڵەخانی باشترین جۆریانە و خواستێکی زۆریشی لەسرە. وەڵام نەوعەتی هەنار زۆرە لە هەڵەبجە، بەڵام باشترینیان کە ناسیاوێت لە هەڵەبجە هەناری ساڵەخانی. لە ساڵەخانی باشتر ناسراوتر نییە لە هەڵەبجە. ئەو وەختە لا ڕەشەش هەیە و سووراناریش هەیە و شیرینی بێناوکیش هەیە و لا ڕەشەش هەیە، فەقەت لا ڕەشە ئەبێ مشتری خۆی بێ. لا ڕەشە ئەبێ حەزی لێ بکە بیناسێ لەبەرەوەی ڕەنگەکەی وەکو ڕەنی ساڵەخانی سوور و ئاڵ و جوان نییە. لە فستیڤاڵەکەدا جگە لە هەنار ژمارەیەکی فراوان لە خانمان و پیاوان خواردنە کوردەواریەکان و بابەتەکانی ئەکسسوارات دەفرۆشن. بڕیاریشە فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت و پێشوازی لە گەشتیاران و کڕیاران بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.